فەرماندارێ قاسەدە دەربارەی عێریشên تورکیا ji sala 2019 بەو حتاوە کە ئیرۆ چەندین لێدوانێن جودا جودادانە هەندێک جار دەبێژێک و ئاواکردنا ناوچەیە ئارام پێشنیارە مەیە ئەم ڕازیبوونە بە ڕێکەوتنە ناوبەرە ئەمریکا و تورکیا دەهاتی ئەمزەکردن لە جەهەکی دێن گوتناخوا بە دەڕە و دەردەخێ و دەبێژێ تو پەیوەندیامە بە ڕێکەوتنە ناوبەرە ئەمریکا و تورکیادا دەربارەی بەخشانە هێزن سووریا دیموکراتیک و ئیاپاکە سنوورێ تورکیانینە داوین لێدوانا مەزلوم عەبدێک و ئیرۆ ڕێکەوتە 26 مژدارە 2022 دابوو دەربارەی عێریشە تورکیا بۆ سەرناوچەیان ڕۆژاوای کوردستانê dibêje ji bo rêgirîkirinê li êrişên Tirkiyeyên asmanî û bejayî li ser Rojavayê Kurdistanê bicîkirina xalên rêkeftina sala 2019 ne ku navbera Amerîka û Tirkiye de hatiye emzekirin û qeseda bixwe jî li ser rêkeftinê emzekiriye. daxwazî me hebe Amerîka 2019 çêbû du ittifaqê de hate gotin ki eger ku Tirkiye ve iltizam neke bi va ittifaqê bihey pêwîst e li ser tevayê Tirkiye ceza mecemî hikûmat werin ew kino meşatin tabi daxwazî me bikin hajî carekê din Kongresa Amerîkî ve biryara xwe teze bike newî. دەربارەی ناڤەرۆکە ڕێکەوتنا ساڵە 2019 مەزلوم عەبدێ دەبێژێ مە پێشنیار ئەکریەک و کەریدۆرەکە ئەولەهی لەسەر تەڤایە سینوورن ڕۆژاوای کوردستانی بە تورکیارە وەرێ ئاباکردن لە هەندێک جێ کوراهیە کەریدۆرە ئەولەهی وێ حتا 14 کیلۆمتران بێ. پرۆژەک مە پێشکەش کردی ئەv هەرێم بگشتی 5 کیلومترن یعنی بێژی کوڕانی خۆ 5 کیلومترن ئەوە دیجێ ده حتا ئەوە فەڕەتێن 5 کیلومترن هەنێک گیان هەنێک جێ وسا کورد ناوبەر سەرێکانی و گرێسپیدا هەنێک گیان وسا دەبێ 9 کیلومتر و جێکی وسا بچووک دەبێ 14 کیلومتر. مەزلوم عەبدێ دانپێدانێ دەکێک وان بخۆ گوتیە پێویستە ناوچەیە ئارام ئەنگۆ کەریدۆرە ئەولەهیەک و تورکیا دەخواز دەکێ ژێ چەمێ دجلە حتا چەمێ فەراتێ بێ واتە ji dêrkê heta Kubanê ev navçe bê qûnaxên cuda cuda werê avakirin. Ev herêmekî ji ava Dicle heta ava Feratê ye seranserî hedûdê tevayî herêmkê de me qebûl nekir ku herêmek tenê gerek giştî bê eger ku wê li hevatinek werê çêkirine gerek tevayî herêma Rojava Bakûr û Sîrî hemî têda bû ne ji bo cekî tenê bê. مەزلوم عەبدێ ku behsa rêkeftina Amerîka û Tirkiya dikê dibêje pêwîst e Tirkiya pabendê wê rêkeftinê bê. Di vir de Mezlûm Ebdê li pêşiyareya giştî xalên serekeyên rêkeftinê zelal nake ku bi xweberiya 3 salan dibêje pêwîst e teve hêzên şerkeriyên qesede û YPG ji sinûrên Tirkiye dûr bikevin û ew ê pabend e rêkeftina Amerîkî Tirkî bin ku bi xwe li ser em zekiriye. Wekî hêzên Sûriya Demokratîk فرمانداری گشتی از سوریه دموکراتیک و کی YPG ev hevatina ku binaber Tirkiye û Amerîka hatî çêkirin em ji wekî Sûriya Demokratîk me jî îmzê xwe avêt me qebûl kir em karin bêjin bendê wê hevatinê me tek hemişkî pêkanîn. Lê cehekê din Mezlûm Ebdê careke din li xwe vedgerê û dibêje ku ew danpêdanê bi rêkeftina navbera Amerîka û Tirkiye de hatî emzekirin nakin bi tenê ew danpêdanê bi agir bastê dikin ku di vir de gotina xwe bi dera û derdixe. Ana halê hazir da me agirbest qebûl kir ne ittifaq dirayê giştî da bi şêwazekî cuda tê pênasekirin ما تو اتفاق دولت تركيا قبول نكريه واتفاق نابر امريكا ودولت تركيا تشكرن او اوجما قبول نكريه ما تجاره ما قبول نكريه تشتكي ما قبول كري اگر بس بو لێوێ دەرێ پێویستە وەرێ زەلالکردن و خاڵن ڕێکەوتنە ئەمریکا و تورکیا و ساڵە 2019 داهاتیە ئەمزەکردن و قەسەدەژی لەسەر ڕازی بووە ئەڤێن. تورکیا و ئۆپەراسیۆنە لەشکری لەسەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ڕاوەستینێ تاکو ڕێ بێ یەپەکە وەرێدان دەدەما 120 دەمژمێراندا چەکدارن خوا بکوورەهەیە 30 کیلۆمتران ڤەکشینێ و ژێ سنوورە تورکیا دوور بکەبێن. دو ئەمریکاوی هەمەهەنگیل گەل یەپەکە بکێتە کوولەهەیە پرۆسەیە بەکشانە چەکدارن یەپەکە بکوورەهەیە 30 کیلۆمتران وەرێ ئەنجامدان. سێ ڕێکەوتن ڕێگریل ئەنجامدانە ئۆپەراسیۆنە لەشکری بەژارێ کوبانێ دکێ کوچەکدارن ڕژێ ماسەر چوونە ناوا باژار. 4 پشتی بداوی هاتنە پرۆسەیە بەکشانە چەکدارن یەپەکە ئۆپەراسیۆنە لەشکری یا تورکی وەرێ ڕاوەستاندن.
5. ئەمریکا تو سەربازێکی وێلە ناڤاخاکە سووریە نامینێ. 6. ئەمریکا و تورکیا پابندن بە ڕێکەوتنە ئاشتیە دەربارەی ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێب ئەوایەکی و ئەولەهەیە تورکیە و کوردان لەخوا بگرێ. 7. پاراستنە پێکهاتێن نەتەوەی و ئاینی و پارێزگاریکردن لە زیندانێن ناوچەیە ئارام. 8. ژنابرنە ڕێخستنە تەرۆریستیە داعشی ئەمەنجە هەبەشە ئەمریکا و تورکیایە. 9. ئەمریکا سزایان بەسەر تورکیادا ناسەپینێ. ژێ ئالی خۆبەژی مەولود چاویش ئۆغڵە وەزیرە دەربێ تورکیا خالن ڕێککەوتنێ بڤی ئاوای ڕاگەهاندن. ناوچەیە ئارام حتا کوورەهەیە 30 کیلۆمترە و درێژەهەیە وێژێ ڕۆژهەڵاتی فەراتێ حتا سینوورێ عێراقیە کو هەمان گوتنا مەزلوم عەبدەیە ژێ چەمێ دجلە حتا چەمێ فەراتەیە. گوتوبێژی ناوبەرە تورکیا و رووسیادا دەربارەی ڕەوشە من بجێوێ بەردەوام بێ. ئامان ژێ ڕاوەستاندنە ئۆپەراسیۆنە لەشکریە تورکی بتەنێ ڕێپێدانە بچەکدارێن یەپەکە تاکو ناوچەیە ئارام ڤالە بکەن. پێویستە چەکدارێن یەپەکە چەکێن گران ڕادستیارتێشە ئەمریکا بکەن. ناوچەیە ئارام ژالیە تورکیا بە وێوەرێ کۆنتڕۆل کرێن.